مین ئەو دوژمنە شاراوەی کەوا چارەکە سەدەیەکە دانیشتوانی سەرسنوورەکانی هەرێمی کوردستان بەدەستیەوە دەناڵن و ساڵانە گوێبیستی قوربانیانی مین دەبین لەو ناوچانە. دەچینە دەڤەری برادۆست و لەوێ چیای لێران هەیە کەوا زیاتر لە 15 گوند بۆ جیابەهاریەکان و لە وەرگای ئاژەڵان سوودی لێوەردەگرن، بەڵام مین و تەقەمەنی بوونەتە مەترسی گەورە لە سەردانیشتوانی ئەو گوندانە و چاوەکو ئێستا 22 هاوڵاتی لەو ناوچەیە بوونەتە قوربانی. ماوچی زەلامەت و مندارەت و زەرە لەوەی گەورەتر هەیە لە بەشەرە، هەمە مارێمە هەمە سەروەتامە ناکە لەنگێ ئەو مندارەی خدا قبول ناکە. مندار چوو، پیرەمێرد چوو، ژن چوو، منداری ساوا چوو، هەرە بێن حکومت بکە خاتر خۆی وەرە ئەبێ چنیە نا دەهێن هەرە بەرنامێکی داڕژێت چەل مختارە ئەمور کرد بە چەل قورعانێن تەوحیلین کردە ئەمرگەر یاو لەنا هاگەخوان کردەوە ئێ چ بکەین ئەمە کەتین ها حەریزە بنیشتە چنە ها قسەی بکە چنە نەکەی باشترە ئاوی نالەوێت تێت و ئاو لە کانیان تێت و نەوێرین پدوو ئایدا بچین ئەلغەمە ئاوێنە هینە وەسەی کەوی ماراتین هەر خر پێچووسون لە ماراتە نیە بابچی بەس ئەو مندارای چ تاوان هەیە ژنێ چ تاوان هەیە لۆ بێکەوی ئەدیمە داوای لە چێ بکەن لە تورکی بکەن لە ئیرانی بکەن چێ بکەین. نیهاد خان ئاودەل دانیشتووی گوندی کاولۆکانە لە دەڤەری برادۆستی سەر بە قەزای سۆران لە چیای لێران کەوتۆتە بەرمین و قاچێکی لەدەستداوە. ئەو دەڵێت مین و تەقەمەنی تەنها 1 کیلۆمەتر لە گوند دوورن و تاوەکو ئێستاش مەترسی لەسەر ژیانیان هەیە. ئەمە لە ساری 99 بەڵغەمێکەکەتم 99 بەڵغەمێکەکەتم هاوین بوو ئەوە گوندی کالۆکە من لە گوندی کالۆکە دەژیم ئەلغەم لەو گوندەی کیلۆمەترێک دوورە ئەو گوندەش هەموو مەڕوومەڕاتی هەیە و زۆر گوندن دە 15-20 گوند ئەو شاخێکەتی ناوەینە ئەو 15 گوندانە ئەلغەمی لێ حیسانەوە بێکە گوند نییە دوو قوربانی سێ قوربانی ئەلغەمی نەبی لەو منتیقی زای چووی دەستەک لێبووی ئەم یەک بەخۆم قاچم بڕایەتەوە حکومەتش داوا لە حکومەتێکەکەین ئەو ئەلغەمانی لۆ دەرینێ حیلاجێن لێ بکە جا بە پەرژین بی بە دەرینان بی بە شێوێکی هەبی ئەمە صاحب مەڕووماڵاتین ئەو خەرکەی هەموو دەچیتێ مەجبورە بچیتێ تبی هەبچیتێ پەرژینی لێ نیە مارەکە دەچیتەوی هەبچی بینیتەوە دا ئەو باکەوی پەکەوتە بی. دەستگای مینیش هۆکاری پاکنەکردنەوەی ئەو ناوچانەی برادۆست لە مین و تەقەمەنی دەگەڕێنێتەوە بۆ زۆری شەڵگەمینەکان و کەمی توانستی مرۆیی ئەوان. سەبارەت بەو ناوچانێک کە تاوەکو ئێستا پاک نەکراینەوە لە سنووری ناحێستی دەکان بەهۆی ئەوەی ناوچەمی ڕێژکراوەکان زۆر و هەروها توانستی مرۆیی ئێمە کەمە تاوەکو ئێستا نەتوانراوە تەواوی ئەو ناوچانە پاک بکرێنەوە بەڵام ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین بۆ پاکردنەوەی ئەو ناوچەمی ڕێژکراوانە و لە ئێستاشدا سێتیمی میلابەریمان لەو سنوورە کاری پاکسازی ئەنجام دەدەن. لە ساڵانی 1970 سەدەی ڕابردوو بەهۆی شەڕی عێراق و ئێرانەوە چیای لێران میڕێژ کراوە و تاوەکو ئێستاش لەم چیایە 15 هاوڵاتی بریندار و کەم ئەندام بوونە و 7 کەسیش گیانیان لەدەستداوە و هاوڵاتیانی ئەو گوندانەش هەر لە چاوەڕوانی پاکردنەوەی ئەو ناوچانن لە مین و تەقەمەنی. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.